لەسەر مامۆستاژی دەبێت پەیوەندی ناوبەری مامۆستان و داک و باوکی منداڕان هەبێ زیاتر پەیوەندی هەبێ چکۆ ئەو پەیوەندیە زیاتر ئەوی دیکێ کۆ تەڵەبە پێش بکەوێت دزان بێ باوک و داک دزان بن و تەڵەبە کاتی مەکتەبی کۆیە وەزعی خۆ باشە دخینێ ناخینێ. ئەگەر کەسێک زۆر بخوێنێت و زۆر باش بخوێنێت و هەموو شتێک بزانێت زۆر زیرەک بێت بەڵام ئەگەر یەک ڕۆژ پێش تاقیکردنەوەکەی نەخوێت نەنووست بێت بە باشی و ئیسراحەتی نەکرد بێت ناتوانێت بۆ سبەی تاقیکردنەوەکەی بە جوانی بنووسێت یا پێشکەش بکات. لە کاتی ئیمتحانەدا ناو ڕەمەزانی نەبووە پێویست نەیدەکرێت و کە خۆت ماندێکیوانن دانی خۆتە ڕۆی خۆتە بەسدای چی ڕەمەزانە ماڵەیە تا سعات سێ شەو نانێت چای شەو ناتێت ئەنیان پێویستی بە تەڵەبەش پێویستی بە سعاتێ پێویستی بە مێشە وەگرتن هەیە مێشی تەڵەبەی زۆر 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 دەی بە خۆت بیگاتی ئیمتحانت کاتە 5-6دا. من نامەوێت بڕیان لە جێی ئەو مامۆستای بەڕێزانە بدەم مامۆستای ئاینەکان بەڵام من بە پێویستی نازانم لە کاتی ئیمتحانە بە ڕۆژوو بی چونکە بەڕاستی زۆر قورسام و هەندێک کەم و کوڕیش هەیە لە مامۆستایەکان و لە قاعەکان لە پرسیارەکان زۆر داغەڵەت دێنەوە یان زۆر جار لە کاتی چوونەوە ژووری قاعە تەڵەبەکان تەفتیشیان دەکەن یان بە شێوەیەکی ناشرین لەوانەیە هەست بە تووڕەی بکەن هەست بە نەقس بکەن.